چەند ڕۆژێکە نرخی تمەنی ئێرانی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی سلێمانی ناجێگیرە و بەردەوام لە هەڵکشان و داکشاندایە. بەشێک لە مامەڵەکاران پێیان وایە چارەنووسی تمەن بەسراوەتەوە بە هەڵبژارنەکانی ئەمریکا و دەرچوونی جۆ بایدنەوە. بۆ پێی بەراورد بە ترامپ سیاسەتی بایدن بە نەرمتر بەرامبەر بە ئێران دەزانن. بەشێکی دیکەشیان دەڵێن سیاسەتی ئەمریکا نەگۆڕە، سەرۆکی داهاتوش بایدن بێت یاخود ترامپ سزاکانی سەر ئێران بەردەوام دەبێت. ئەگەر جۆن بایدن دەرچێت تمەن شتێک کاتی دابەزێنێ، شتێکی کاتی نەک بڵین دایمی بێ، چکە هیچ لە سیاسەتی ئەمریکا گۆڕانکاری دروست نابێت. ئەگەر ترامپیش دەرچێ ئەوە ڕاستەوخۆت خەڵک ئەوروژێ ئەترسێ لەوەی کە ترامپ بەردژی ئێران بووە تمەن نرخەکەی خراپە بێت. احتیمالەیە لەبەرەوەی ئەگەر بێت و بایدن دەرچێ لەوانەیە تا 3 ڕۆژی یەکەم تۆزێ تمەن بە قووەت بێ، یعنی لەوانەیە تا 3-4 هەزار تمەن بۆ گەڕانەوەی جارانی مستەحیلاتە بۆ 10,000 و 15,000. بەڵام لەوانەیە گەر بایدن دەرچێ شتێکی کەم 2,000 لێبێتەوە، بەڵام لە نەتیجەی دوای ئەوە هەفتەیەکە چێتەوە دوای 30,000. بەڵام ئەگەر بێت و ترەمپ دەرچێ هەر خۆی لە خەڵکە ملیۆنێک کەسیش ئەم تمەناکە لە منتیقەکە 1 ملیۆن کەسیشەکە بە پارەی زەخمەوە، لەوانەیە ئەو شەوە 5,000 10,000 تمەنی سەرخەن. ئەو ڕوسێ خەڵک پەلامارێژ یاڵە بایدن دەرچۆ بەش مۆسی ئێران باش دەبێ و ڕێکەوت نەکرێ، بەڵام سیاسەتی ئەمریکا یەک سیاسەتە. سیاسەتی توندی ترامپ بەرامبەر بە تاران لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا نرخی تمەنی بەرامبەر بە دۆلار بە ڕێژەیەکی بەرچاو دابەزان، بە جۆرێک لە 15,000 تمەنەوە گەیشتە 31,000 تمەن بۆ هەر دۆلارێک. شارەزانی دراو لەو باوەڕەدان ئەگەر جۆ بایدن بۆ سەرۆکاتی ئەمریکا دەربچێت تەنیا چەند ڕۆژێک تمەن بەرزبوونەوە بە خۆیەوە دەبینێت و دواتر دادەبەزێتەوە. وەڵای من ئەوەی کە ئاگادار بم وەکو خەڵکی بازارەکە ئەتوانین بڵێن 2 باشە لە 150 خەڵکانێک هەیە کە بەڕاستی تمەنیان کڕیوە چاوەڕانی ئەواکەن کە جۆ بایدن دەرچێت، خەڵکانێکیش هەیە وەکو بڵێ تمەنیان فرۆشوانی کە بڵێن مایە تمەنن بە زمانە بازارەکەی خۆمان تمەنیان فرۆشۆ چاوەڕانی ئەواکەن کە احتیمالە بڵێن دۆناڵد ترامپ دەربچێتەوە. دیارە ئەمیش دوو لایەنە، لایەنە تاوان ئەگەر جۆ بایدن دەرچێت ئەشێ وەکو سەرتاش ئاماژەم پێکرد تمەن لە خۆناغی یەکەما بەرزبوونەوەیکی زۆر باش بەخۆیە ببینی ئەو خەڵکانی کە ئێستا تمەنیان کڕیوە، ئەنی احتیمالە لە داهاتوودا قەزەنجێکی باش بەدەست بێنن و ئەوانەشی کە بڵێ مایەتمەند بوون و وەکو بڵێ پێشفرۆشیان کرۆ چاوەڕانی ئەواکەن کە دۆناڵد ترامپ جارێکی تر دەرچێتەوە، دیارە ئەمانەش دەتوانن بڵێن ڕوبەڕووی زەر و زیانە بنەوە. سەبارەت هەر بە ئەمریکاش بەهۆی ئەو دۆخی بڵێن ئێستا قۆناغی هەڵبژاردن و ئەم جۆرە شتانەوە هەیە، ئەتوانین بڵێن هەر لە بۆرسەکانی جیهانیشا دۆلار بەرز و نزم زۆرەکە سەبارەت بە یۆرۆ و پاوەن و زۆربەی زۆر عملاتەکان و تەنانەت سەبارەت بە ئەڵتوونیش ئەتوانم بڵێم ئێستا ڕۆژانە دۆلار لەسەر ئاستی یۆرۆ و پاوەنی بەریتانی بەنیسبەی لە 100 ڕۆژانە بەرز و نزمەکات. ئەوانەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاڵوگۆڕی تمەنیان کردووە پارەکانیان بەسووەتەوە بە چارەنووسێکی نادیار. ناشزانن بڕیارەکانی ئیدارەی ئەمریکا بەرامبەر تاران لە دوای هەڵبژاردن گۆڕانکاری بەسەردا دێت یاخودنا. لەو نێوانەشدا ئاڵوگۆڕ بە تمەنی ئێرانی وەکو مامەڵەکردن بە بلیتی چانسە کە زۆرترین ئەگەری دۆڕانە و کەمترینیشی بردنەوەیە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێام، سلێمانی.